شاهیدم پەیام هێنەر بووی بەختەوەری سازێنەر بووی مژدەدەر و ترسێنەر بووی لە پرخەی خەوی غەفڵەتە مرۆڤ ڕاستڵەچێنەر بووی بۆ مافخورا و حەقسێنەر بووی ئومێد و سایە و سێبەری بووی بەم قورئانە حەکیمێ بووی یاسا و دەستور داڕێژەر بووی فێریت کردین میلەت ڕانە و شوانی دەبێ شوانی پاسەوانی دەبێ ڕەنج و دڵسووتانی دەبێ لێپرسراوانت تێگەیاند میلەت ئاو و نانی دەبێ بێستان و خەرمانی دەبێ بازاڕ و ژیانی دەبێ بێجیاوازی خزمەتی یەکسانی دەبێ فەرمووت پێیان لێی ڕابکەن بۆی ڕامەکەن داوای مەکەن چونکە کورسی حکمڕانی ئەمانەتە چێ حکمەکەی عەدالەتە لە قیامەت سەر سەلامەتە بەڵام پادشای ستەمکار بەبێ کورسی و بێ پاسەوان دەوەستێنرێ لە دۆزەخە مرغەی پشتی دەشێنرێت